کێشەکانی نێوان هەرێم و بەغداد تا ئێستا بە چارەسەر نەکراوی ماونەتەوە و بۆ ئەو مەبەستە هەوڵەکانی نێوان هەردوو لا بەردەوامە. ئەوەی زیاتر بەلای هاوڵاتیانیشەوە جێی بایەخە چارەسەرکردنی پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمە. لە دوایین سەردانیشیان شاندی بەغداد بە مەبەستی وردبینی لیستی موچەخۆران لەگەڵ بەرپرسانی کارگێڕی و ژمێریاری سەرجەم وەزارەتەکانی حکوومەتی هەرێم جگە لە وەزارەتی پێشمەرگە و ناوخۆ کۆبوونەوە. لژنەکە بۆ پامێکی تایبەت هاتیەوە مەسەلەی موچە و مەسەلەی ژمارەی کارمەندان لە حکوومەتی هەرێمی کوردستان. لژنەکە بریتە لە گروپێکی بسپۆری تکنۆقرات لە وەزارەتەکانی حکوومەتی فیدرالی عێراق و هەندی ڕاوێژکاری سەرۆک وەزیرانی حکوومەتی فیدرالی عێراقیان لەگەڵدایە کار دەکەن بە وردبینیکردنی ئەم شتانە. ئیمڕۆ لەگەڵ گشت وەزارەتەکانە جگە لە وەزارەتی پێشمەرگە و بەرگری وەزارەتەکانی تر بەیانی دابەش دەبن بەسەر گروپ بوونە سێ گروپ بە وردی ژمێریەکان و ژمارەی کارمەندان وردبینی دەکەن دەچنەوە بەغا راپۆرتی خۆیان دەنووسن لە دوو ئەو لژنەیەکی تر دێ 20 ئەندامن ئەوانج بسپۆرن چونکە مەسائلی دارایی وردبینی هەستیارە و تایبەتی خۆیە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت ئەو پارەیەی هاتۆتە هەرێم بۆ هەریەکە لە وەزارەتی تەندروستی و پەروەردە هاتووە و دەشڵێت هاتنی تەواوی موچەی فەرمانبەرانیش بەبێ پاشەکەوت پەیوەستە بە ڕێککەوتنی نێوان هەرێم و بەغداد لەسەر ڕادەستکردنی داهاتی هەرێم بە بەغداد. ئەم پارە وەکو توانین بڵێن تەمویلێکی بانقی مارکزیە و لە شێوەی سولفەیەەکە بۆ موچەی پەروەردە و تەندروستی هاتووە بە پێی ئەو سیستەمەی کە کارمەندێکی تەندروستی مامۆستایەک لە عێراق موچەی پێوەرەگرێت. بەردەوامبوونی ئەم پارانە تا ئەو کاتە تا یەک دوومانێکی تر حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق بگەن بە ڕێکەوتن لەسەر دۆسیەی نەوت و کۆی دۆسیەی خاڵە سنوورەکانی هەموو وەزارەتەکان دێن بەبێ پاشەکەوت. بەڵام دوای چی؟ دوای وردبینیکردنی بەڵام ئەگەر نەگەن بە ڕێکەوتن بێگومان ئەمەش قەتابێ. ئەگەرچی کێشە ئیداری و یاسایی و دەستوری و سیاسیەکانی نێوان هەرێم و بەغداد زۆر ئاڵۆزن سەرجەمیشیان پەیوەستن بە بودجە و موچەی فەرمانبەران. بەڵام لێژنەکانی بەغداد بۆ وردبینی لە لیستی موچەخۆران بەردەوامن و ئامانجیانە خشتەیەکی دیاریکراویان دەستکەوێت و دواتر قسەی خۆیان لەسەر بکەن. بەڵام شارەزایانی ئابووری پێیان وایە بەهۆی ئەو بێمتمانەیەی لە نێوان هەرێم و بەغداد هەیە لەسەر دیاریکردنی ڕێژەی موچەخۆران گرفتەکانی قوڵتر کردوتەوە و هەر ئەمەش وا دەکات ڕێککەوتنەکان دوا بکەون. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.